سڵاوتان لەبێ بینەران و قوتابیانی خۆشەویست هەروەک دەبین کە ئەمڕۆ لە پەیمانگای تەکنیکی پایتەخت پێنجەمین خولی وێنەگرتنی دەرچوان بەڕێوە دەچێت ئێمەش بۆ مەبەستە دەمانەوێت هەستی قوتابیان لەم ڕۆژەدا و ڕای قوتابیان و چ پەیامێکیان هەیە بۆ پەیمانگاکەمان دەمانەوێت ڕایە قوتابیانە وەربگرین لەگەڵمان بن. لای بینەرانی خۆشەویست ئێستاش دەمەوێت ئەم کۆمەڵە قوتابیە وەربگرم کە ئەمڕۆ ڕۆژی دەرچوونیانە ڕۆژی وێنەگرتنی دەرچوانە ئەمڕۆ لە پەیمانگاکەمان دەمەوێت قوتابی وەربگرم ئەمڕۆ هەستێکت هەیە کە یەکێک لە قۆناغەکانی ژیانت بڕیوە. سەرەتا سپاس بۆ خۆی گەورە ئەمڕۆ هەستەش خۆشمانێ بەڕاستی لەگەڵ و کۆمەڵە برادرانە بەڵام ئەوی ناخۆشەوەیە کە دوای ئەوە لێک دابڕانە بەڵام ترەوە ژیانە هەستەش خۆشمێ بەگشت الحەمدوللیلا. دەپێ بچمە لای قوتابیان ناوی بەڕێزت؟ محەممەد. کاک محەممەد دەچووی چ بەشێکی؟ دەرچوو بەشی کۆمپیوتەر نێتوەکەم بەڵێ ئەورومە هەستێکی گەڵی خۆشیەیەک و ڕۆژە وێنەگرتنە قوتابیایە و هەروە ئیشەڵا نەخشە دڵخرابیت و گەلک سپاس بۆ پەیمانگا تەکنیکی پایتەخت ڕێز و سڵاو بۆ هەموو قوتابیان نەخشە خراپیتە. بەڵێ بینەران کە هەروەک دەبێن کە ئەمڕۆ قوتابیان بە جلێکی جوانەوە کە ئەمڕۆ ڕۆژی وێنەگرتنی دەرچوونیتیان دەمەوێت زیاتر ئەو قوتابیانە بدوێنم سەبارەت بە دەرچوونیان. ناوی بەڕێزت؟ محەممەد. کاک محەممەد دەرچووی چ بەشێکی؟ کۆمپیوتەر. دەمەوێت هەست خۆتم پێ بڵێ لەو ڕۆژە ئەوڕۆ چ هەستێکت هەیە کە قۆناغێکی ژیانت بڕیوە لە خوێندن؟ بەڕاستی زۆر خۆشحاڵم بە خێراتی نیشتان دەکەم زۆر خۆشحاڵم لە ڕۆژەیە کە لەگەڵ ئەو هاوڕێ و برادرانە پێکەوە ڕۆژی دەرچوونوانە و وێنەگرتن و ڕۆژێکی خۆش و ئەو شتانە دەبتە یادگاری دوای ماوەیەکی دی ئێمە پێکەوە نامینێ بەڕاستی زۆر خۆشحاڵم کە ئێستا هەستێکی زۆر خۆشمێ نازانم چۆن وەبرێم چۆن پێشبینی و هەستە بکەم دەری ببڕم لەگەڵ ئەو هاوڕێیانە و لەگەڵ ئەو دۆستانە لە ڕۆژێکی وەهالەیە بەو بۆنەی دەرچوونمان و زۆر سپاس. پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی وەکو قوتابی بەشی ئینگلیزی بەخێرهاتنتان دەکەین هەروەکو ئەمڕۆکە کە ڕۆژی دەرچوونمانە پیرۆزبایی لە هاوڕێکانم دەکەم و لە هەم بەشەکانی پەیمانگا و سوپاس مامۆستایەکان دەکەین کە 2 ساڵە لەگەڵ ماماندی بوون و سوپاسی پەیمانگاش دەکەین. سەرەتا بەخێرهاتنی ئێوە دەکەم وەکو قوتابیەکی بەشی پەرستاری بە پیرۆزبایی لە خۆمان دەکەم لە تەواوی هەموو قوتابیەکانی هەموو بەشەکانیش دەکەم بە بۆنەی وێنەگرتنمان هیوای سەرکەوتن بە هەموو قوتابیان دەخوازم سەرکەوتو دەبن ئینشاڵڵا. سڵاوتان لێبێت. دەمەوێت سەرەتا بزانم قوتابی چ بەشێکن؟ کارجێڕی کار. جەنابەت؟ کارجێڕی کار. بەڵێ واتاوتان قوتابی بەشی کارجێڕی کارن. دەمەوێت بزانم ئەمڕۆ لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە چێ دەکەن و چ هەستێکتان هەیە ئەمڕۆ؟ وەڵا بەتەئکید هەستێکی زۆر خۆشمان هەیە چونکە دوای ئەو هەموو ساڵە خوێندنە ئەو ساڵ ڕۆژی دەرچوونمانە و پیرۆزبایەکی گەرم ئاراستەی قوتابیەکان دەکەم. تأکید ئەوڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە لەمە و گرینگە چونکە دوای ئەو هەموو ساڵە خوێندنە تەخەڕوج دەکەین و دەردەچین و بڕوانامەکەی وەردەگرین. پیرۆزبایی لە دایک و باوکی خۆشەویستم دەکەم کە هەتا ئێستاکە پاڵپشتم بوون بۆی کە ئەو شەهادە و خوێندنە تەواوکەم. هەموو قوتابیان باسیەوە دەکەن کە دەڵێن تاکەشت کە دەمێنێتەوە وێنەی دەرچوانە. تۆ چ پەیامێک هەیە لەسەر قسەی قوتابیان؟ بەتەئکید وایە تاکەشتە کە دەمێنێتەوە دەبتە یادگاری ینی بەڕاستی هەمومان لەگەڵ یەکین وەکو خوشک و برا ئێستاکە تاکو قۆناغەمان هێنایە بەڕاستی ئەوەی دەمێنێتەوە تەنها ڕسمەکانە دەبتە یادگاری و هەمومان لێک جیا دەبینەوە تەنها ڕسمەکان دەمێنێت وەکو یادگاری. سەرەتا بەنای خودای گەورە و میرەبان زۆر سوپاس دایک و باوکی عەزیز دەکەم کە تاکو ئەم کاتە پاڵپشتم بوونە لە هەموو کاتێک لە هەموو بارودۆخێک و پاژە هەموو ساڵە تەخەڕوزکردن شتێکی زۆر خۆشەوە ئەوەی کە دەمێنێتەوە لەگەڵ هاوڕێکان وێنە و یادگارەکانە و سوپاسی یەکەبەیەکی مامۆستایەکان دەکەم.
خۆشمەیە پاشمانتی بوونەکی زۆر کە چەند سارەمە هەڵتۆ کێش دەدەین لە ئەو ڕۆژە ڕۆژێکی خۆشە بە تایبەتی یعنی زۆر هەست بە دڵخۆشی دەکەێت هێز دەکەی کاتە سارەماندی بوونی خۆت لە ڕۆژێکی ئەوها سرف دەکەیەوە زۆر سپاسی مەعادەکەی خۆشمان دەکەم کەمیشە پاڵپشتی قوتابیانی کردووە ینی هەموو کاتێک دەوێت قوتابیەکانی خۆی بوو ئینشاڵڵا هەموو کاتێک لەسەرکەوتو دەبینین و بە پەرسەندنی زیاتر و علمی زیاتر بەخێراتنتان دەکەم بەڕاستی دەستخۆشتان لێ دەکەم و هەروها دەستخۆشی لە ڕاگری پەیمانگا دەکەم و هەروها بەڕاستی جێگای شانازیە جێگای گەورەیە کە منە و 2 ساڵە لێرە قوتابی چەندین دکتۆر و مامۆستای زۆر بە ئەسموم بوومە بەڕاستی سوودێکی زۆرم لێ وەرگرتن ئەوانە کتێبێک بوون کە هەرگیز ئەو کتێبانە دووبارە نابێتەوە بەڕاستی شانازی بە هەمویانەوە دەکەم سوودێکی زۆرم لێ وەرگرتێ وەک قوتابێکی بەشی ئینگلیزی هەوڵی شەدەم ئینشاءڵڵا ئەوەی ئەو زانستەی لاوانم وەرگرتووە پێشکەشی بکەم و خزمەتی وڵاتەکەم بکەم و دووبارەش پیرۆزبایی لە هەموو قوتابیانی قۆناغی دووەمی هەموو بەشەکانیش دەکەمەوە بەخێر بێن سەرسەر و سەرچاوانم. سەرەتا بە ناوی خوددا سوپاس لە خودای گەورە و میهرەبان کە یارمەتی دەرم بوو کە بتوانم بۆ ڕۆژەی بگەم کە ڕۆژی دەرچوونمە و سوپاسی دایکم و باوکمەکەم کەەوە ئەگەر ئەوان نەبووانە و هاندەری من نەبان ئێستا ئەمە لێرە نابووم ئەمە شۆکو قوتابیانی پەیمانگای پایتەخت بەشی کۆمپیوتەر و نێتۆڕک ئەوڕۆ ڕۆژی وێنەگرتنمان بوو هیوادارم هەمویان سەرکەوتوو بن و بە هیوای بڕوانامەی بەرزتر لۆ هەمویان و هیوام سەرکەوتنە سوپاس بەخێر بن. زۆر خۆشە هەز بە خۆشێکی زۆر دەکەن لەگەڵ قوتابیان پیرۆزبایی لەگەشت قوتابیانی پایتەخت دەکەم لە مامۆستایانی سوپاسی مامۆستایانیش دەکەن کە ڕۆژیان بۆ ڕەخساندین کە بتوانین هەموو بێکەوە کۆک بینەوە و لێرە ڕسم بگرین ئینشاڵڵا بەردەوام دەبن و هەر سەرکەوتوو بن. ئەوەی بینیتان ڕاو بۆ چوون و قوتابیان بۆ پەیامی پیرۆزبایی قوتابیان بۆ سەبارەت بە دەرچوونیان ئێمەش لێرەوە وەکو پەیمانگای تەکنیکی پایتەخت پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم قوتابیان دەکەین دووبارە پیرۆزیان لێ و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. قەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ زیبار بەزار